بینەرانی بەڕێز لە هەر کوێگەن لە ڕاوەی ڕۆژەوە لە ستێرک تیڤ ئەم کاتە و هەموو کاتێکتان باش لە بەرنمەیەکی دیکە دێنەوە خزمەتی ئێوەی بەڕێز. ئەم شەو تەوەری سەرەکی بەرنمەکەمان تایبەت دەبێت بەو هێرشەی کراوەتە سەر مەخمور هەروە بە تایبەتی تریش ئەو کۆنفرانسەی کورد و یەکێتی ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوین و تورکیا کە لە پەرلەمانی ئەوروپا لە دوێنێەوە دەستی پێکردووە و ئەم ڕۆژتا ئەم ساتانە هەڵبەتە ئەگەر تەواو نەبوو بێ بەردەوام هەڵبەتە دەیان کەسایەتی و سیاسەتمەدار لە هەر چوار پارچەی کوردستان لە هەر چوار گۆشە و کەناری دنیاوە تێیدا بەشدار بوون. هاوکات دوایین دۆخی باشووری کوردستانیش دەخێنە بەر باس و گفتوگۆ. بۆ مەبەستەش لێرە لە ستۆدیۆ میوانداریمان کردووە لە چەند بەڕێزێک، ئەوانیش دکتۆر سیڤان سعید، مامۆستای زانکۆ، هەروە بەڕێز عوسمان ئیسماعیل، ماستەر لە یاسای خوێندکاری دکتۆرا لە یاسای نێودەوڵەتی، هەروە بەڕێز ئاریان تاوگۆزی، ماستەر لە دیبلۆماسیەت و یاسای نێودەوڵەتی. زۆر بەخێر بێت. زۆر سپاستان دەکەین. کاک عوسمان هەر با لێرەوە بەڕیز دەست پێ بکەم لە بەڕێستەوە هێرشێک دەکرێتە سەر مەخمور لە قوڵایی خاکی عێراق و باشووری کوردستاندایە. لەم هێرشەدا پەنابەر دەبنە ئامانج ئەم بە گوێرەی یاسای نێودەوڵەتیش کە بەڕێزیشتان خوێندکارن لەو بوارەدا خوێندکاری دکتۆران خوێندنەوەت بۆی چییە؟ بۆچی لە ئاستی نێودەوڵەتیدا دەبێت پەنابەر نەتەوەی گرتوەکان بیپارێزێن ناپارێزرێ بەرپرسیارەتی دەکەوێتە ئەستۆی کێوە؟ لە ڕاستیدا بەرپرسیارەتیە کەمەکەوێتە ئەستۆی ئەو وڵاتی کە تایەتی وەکو سیادە، ینی عێراق ئێستا وڵاتە و سوارچێوەیەکی سیادی خۆی هەیە و ئەبێ عێراقێک کە مەسئولی یەکەمە لە پاراستنی ئەو پەنابەرانە. بەڵام مەخمور بە جۆرەی ئەو مۆقیعی کە تێی کەوتوتە شوێنێکەوە تقریبان هێڵی تەماسە ئەمە لەلایەک. لەلای دووەمیشەوە کەوتە سنووری حکوومەتی هەرێمی کوردستانەوە. حکوومەتی هەرێمی کوردستان بە پێناسەیەک لە یاسای نێودەوڵەتیدا وەکو ئاکتەرێکی نادەوڵەتی دەناسرێت، بەڵام لە هەمان کاتیشا دیفاکتۆیە، واتە مەسئولیاتی هەیە. بۆ نمونە ئەمەی کە بینراوە ئەمجارە ینی لە ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمە ئەو کەمپەوە هەرچەند دەسەر نزیکشە لە هێڵی تەماس و بەڵام شتێکی تر هەیە. ینی ئەمە کە لە هەموو ئەمانە بڕۆینە دەرەوە سنوور بەزاندن بۆ خۆی لە یاسای نێودەوڵەتیە، ینی لە هەر شوێنێکەوە بێت لە هەز وڵاتێکەوە بێ ئەمە وەپەی قانون سنوور بەزاندن یاخود تەداخولکردن لە شؤونی هەر وڵاتێک ئەگەر پێشتر لە سەری کۆک نەبوو بن یاخود بەپێی یاسای ئەنجومەنی ئاسایش نەبێت یان کۆمەڵێک وەکو چۆن پێشتر کە ئەمریکا دروستی کرد هاوپەیمانی نەبێت، ئەمە دیسانەوە لەلایەکی ترەوە پەیمان شکاندنە، یاسا شکاندنە، لە زۆر ڕووی ترەوە ئەتوانی تۆ پێناسەی تری بۆ بکەیت. بەڵام مشکلەیەکەیە لە عێراقە، لە عێراق لە کاتێکە لە هەر وڵاتێکە ئەگەر کەوتە حاڵەتی ململانێ و شەڕ و توندوتیژیەوە یاسا بوونی کەمە بێت. ئیترچی یاسایەکە نێودەوڵەتی بێت چی ئاسایەکی محەلی بێت. ئەمە مشاکلەکە لەوەوە دەست پێەکە. ینی ئێستا وڵاتی ئێمە بۆتە ینی پێوتە کەیۆز یان گەڕەلاوژێ. تەماشا ئەکەی لە زیاتی یەک ئاکتەرێکی نادەوڵەتی کە ناسرا بێت وەکو حکوومەتی هەرێمی کوردستان چەندین ئاکتەری نادەوڵەتری نەناسراوی لێیە. و هەروەها ئەمە مشکلەکان لەوە شایەکەوە عێراق ئێستا بۆتە مەیدانێک گۆڕەپانێک بۆ پرۆکسی بۆتەوەتە حربی وەکالەت. یعنی کۆمەڵێک بۆ چیل تیا دروست بووە، کۆمەڵێک ڕێکخراوی تیا دروست بووە کە چەندین وڵات لە پشتەوە یارمەتی ئەم ڕێکخراوانە ئەدەن بۆ ناسەقامگیریکردنی بار و دۆخی عێراق لە پێناوی مەسلحەتی خۆیانە. ئەمە ژوای کردووە تەبعاً نەمانە ئێمە گەهەربینەوە سەرباسی مۆزوعی مەخمور تەبعاً چ لە ڕووی یاساییەوە، چ لە ڕووی مرۆڤایەتیەوە، چ لە ڕووی مۆراڵەتیەوە، چ لە ڕووی ئەخلاقەوە. چکە ئەخلاقیش لە هەموو ڕووەکان ئێمە باسی ئەخلاقی بڵێن ئینسانەوە هەر ئەخلاق لە ڕووی میدیا لە ڕووی هەموو وجودەتی هەیە. ئەمانە هەمووی پێشێل کراوە. باش سپاسەکەم کاک دکتۆر سیڤان سعید بەڕێزت چۆن خوێندنەوەی بۆ دەکەی لە کاتێکدا ئاماژە دەکات کە لە کاتێکە ئاڵۆزی هەبێ و ناکۆکی هەبێ لە وڵاتێکدا لایانی شار ئەوەژن بێژگە لەو لایەنانی ئاشکران بۆ نمونە ئێستا دەوترێ موشەکە ئاراستەکراوە، موشەکەکە نازانرێت لەکوێ ئاراستەکراوە، کەسێک نییە بێت نە لە هەرێمی کوردستان لە حکوومەتی عێراقی نە نەتەوەگرتوەکانیش کە بەرپرسیارە لەوەی کە پەنابەر بپارێزێ بزان ئەم موشەکە کی ئاڕاستی کردووە لەکوێوە هاتووە لێکۆڵینەوە بکرێ. دید و بۆچوونی بەڕێزت لەوبارەوە. بەڵێ سپاس. ئەو کەمپە کە ئێستا بە ناوی کەمپی شەهید ڕۆستەم جوودی بەناو دەکرێت چەند ساڵێکە
لەوەتەی شەهید ڕۆستەم شەهید کەوتووە 22 ساڵە شەهیدان کەمپی پەنابەرانی باکووری کوردستان هەیە لەو ناوچەیەدا و لە چەند شوێنی جیاوازدا هەبوون و آخر جار لەو شوێنەی کە نزیکە لە مەخمورەوە بە 15 دقیقا لەویادا جۆرێک لە نیشتە جێبوونیان بۆ دروست بووە. ئەو کەمپە بۆ خۆی جەیەکی خەڵکی باکووری کوردستانە بە تایبەتی خەڵکی منطقەی شەرنەخن لەویا استقرارێکیان هەیە و کۆمەڵێک معایری نێودەوڵەتی هەیە کە بەسەر ئەوانە تەطبیق بووە لەویا چونکە لە بینی حکوومەتی مرکزی و حکوومەتی هەرێمی کوردستان نابوون ئەو کەسانەی کە لەوێ دەژیان لەژێر دەسەڵاتی UN نابوون لەژێر لانی کەم قانونیان لەژێر UN نابوون و ئەو کەمپە ئیستعلاماتی خۆی هەبوو بەڵام لە ناو کەمپەکەیە ئەو سیستەمەی کە ئەوان بخۆیان بەڕێوانە بر سیستمێکی خۆیان گەل بوو و ڕێخستنێکی باشی ئینسانی مرۆڤایەتی خۆیانیان هەبوو کە UNیش پێی ڕازی بوو و بەینایەتێکیان هەبوو لەگەڵ مووسڵا کە حکوومەتی مرکزی لێبوو هەتا داعش هات و لەگەڵ هەرێمی کوردستانە خوێندکارەکانیان دەچوونە مووسڵیش بخوێنن دەچوونە هەولێریش بخوێنن یعنی لەوێ هەماهەنگێکی باش هەبوو ئەو کاتە بەدەر لە هەموو ئەو عقبانەی کە لە 22 ساڵی ڕابردووە بەسەر کەمپی پەنابەرانی باکووردا هاتووە لەو ناوچەیە لە برسیکردن لە حەسار خستنە سەر لە ئەوەی کە هەیە هەم لەلایەن تورکیاوە هەم لەلایەن هاوکارەکانی تورکیاوە فشارخستنە سەر حکوومەتی هەرێم کە هەندێک هاوکار لەناو حکوومەتی هەرێمە هاوکاری تورکیا دەکەن فشارخستنە سەر حکوومەتی مرکزی ئەو کاتێکە سەدامیش هەبوو پێش 2003 هەموو ئەمانە ئەگەر کۆبکەیتەوە یەکشت بە ئێمە ئەسلمێنێ کە ئەوانە لەوێ بێ دوژمن نین و ئەو دوژمنانەی کە لەوێ هەن ناخەون و ئەیان دەوێ ئەگەرچی لە ناو خاکی وڵاتێکی تریشدان کە طبعا بە مبارەکەی تورکیا ئەیان دەوێ ئەو هێرشانە بکرێت ئەو هێرشانە هەن و بەردەوامن و چەندین جاری تریش بوو ئەمە یەکەم جار نییە بەڵام بێت تەحدید ئەوەی دوێنێ هێرشێکی جیاوازە لەوەیە لە چاوانی نەوعیەوە جیاوازە و دوای تدبیرکردنێکی زۆر لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کە ئەو شوێنانە ناوچەی نفوزی پارتی بوو پارتی دموکراتی کوردستان ئێستا لەوێ ئەو کاتە کە پێش ئەوەی کە لەوێ بنداوا ئەکرا کە هێزەکانی گەریلایە هێزەکانیش ئەوانەی کە ئەو ناوچانەی شنگال و ئەوانە دەپارێزن بڕۆن لەویان نەمێنن بەڵام ئێستا ئەو دەسەڵاتە نەماوە بەڵام بە شێوەیەکی تر دیسان پیلان گێڕی هەیە لەسەر هەر هێزێک کە لەویان لەگەڵ باکوورە هەبێ و کە دژی تورکیا بێ ئەوە ئەمەلیەکە کە بڵێن ئەو هێرشەی کە دوێنێ کراوە هێرشێکی هەروە سادە نییە ئەوە یەک و هێرشێک نییە بە دەربێت لەوەی کە ڕاستەڕاست تورکیا و بە یارمەتی ئەو هاوکارانەی کراون بۆیە ئاوا غموزێتێکی تیا بەڕێ بە شێوەیەکی زۆر زانابوون کراوە بۆیە حەوشەیدیش هەیە لەو ناوەدا ئەمە ئەبێ پێنج شەهیدەیە و سێ بریندار باشە کاگە ئاریان تاوگۆزی بەڕێزت خوێندنەوە چییە بەوەی کە نەتۆیەگرتوەکان ناتوانێت بە تایبەتی لە بواری دیبلۆماسی و قانونی نێودەوڵەتیدا ئەرک دەکەوێتە سەرشانی نەیتوانیوە ئەو کەمپە بپارێزێ پێشتری ژەڵبەتە ڕوبەڕووی زۆر ئاستەنگی بوونەتەوەکو کاکسیڤان ئاماژەی پێدا بەدەر لەوە ژەمەوێ لەسەر ئەوەش قسە بکەن ئایا ئەمە دەوترێت پەیوەستە بۆ نمونەوەکو ئیمتیازدانێکە بەرامبەرەوەی کە بەڕێز نێچیروان بارزانی کە سەردانی تورکیای کردووە لەوێ سەردانی فەڕەنسای کردووە خوێندنەوەی بەڕێزت چییە؟ سپاس کاگەندرن یەکەم شت منەمێ بەڕاستی لێەوە دەست پێ بکەم ئێمە کاتێکە باز لە یاسای نێودەوڵەتیەکەین دوو بواری یاسای نێودەوڵەتی هەیە کە ئەتوانێت شیکردنەوەی پێ بکرێت سەبارەت بەم هەڕەشەی کەوایانەم هێرشە کرایە سەر مەخموریەکیشان شەڕ بۆ خۆی لە خۆیان خۆشی یاسای هەیە ینی تۆ ناتوانانی شەڕکەی بەبێ یاسایانی ئەو کاتێکەوە تۆ شەڕەکەی یاسا جێبەجێناکەی جینۆسایی دروستە بێ بۆ نمونە کاتێکە تۆ بۆ نمونە ئایا چەکی ئەتۆمی ئایا کیمیاوی ئایا مەسەلەن بە هێرشکردنە سەر کەسانی مەدەنیە سەر مەکتەبە ئەمە لە یاسای مرۆڤایەتی مەسەلەن نێودەوڵەتیە جنێفا هەیە لەو لایەنەوە پارێزگاری لە جێگا مەدەنیەکانەکە ئەمە وەکو کەسانێکە لەوێ هەن لایەنێکی کە یاسای پەنابەریە کە ساڵی 1950 جنێفە ئەوش بە هەمان شێوە کەوا ئەو حکوومەتانی کەوا پەنابەر تێژی مولزەمەکە کە بتوانێت ژیانی و کەسانە بپارێزێ ئەلبەتە لێرەیە ئێمە دوو حکوومەت لە بەردەمی ئەم بەرپرسیارەتیایە حکوومەتی عێراقی و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستانیش لەلایەکیەوە کە بەڕێز باسی نەتەوە یەکگرتوەکانەکەی نەتەوە یەکگرتوەکانیش خۆی لە خۆیان خۆی بەرپرسە بە تایبەتی ڕێکخراوی پەنابەری UNHCR لەبەرەوەی کەوا سەرپەرشتیەکە و ئەوانیان و کەسانیان وکو کەسانێکی پەنابەر لەوێیان ناساندووە
کردووە ئەوەی کە من ئاگادار بووم هاوکاریشیان نەکرێت هاوکاریەکە لە ڕێگای UNHCR UNHCR خۆشی UN خۆشی بەرپرسە بەرامبەر بەم شتە ئێمە چۆنەڵی لایەنە نێودەوڵەتێکەشی ئەبێت تەماشا بکەیت لایەنێکی کە سەبارەت بە پەنابەرانە ئەویش بۆ نمونە لە ئەوروپا لە ڕۆژاوە کاتێک کە پەنابەرانی کوردستانی باشوور لە ئەوروپان بۆ نمونە بە زۆریانێ بیان نێرنەوە لەبەرەوەی کەەوە ژیانیان پارێزراوە ئێمە ئەبینی کە نەک هاونیشتیمانی هەرێمی کوردستان بەڵکو و کەسانی کەوا پەنابەریشن لەوێ ژیانیان پارێزراو نییە ئەمەش خۆی یەکێکە لەو کێشە گەورانە بەڕاستی هەیە ئەنجا حاڵەتێکی کە دەستوری عێراقی ژێمە لێرە هەمانە کە دەستوری عێراقی مەسەلەن مافەدا بە پەنابەریا بۆ نمونە ئەو یاسانی و دەوڵەتیانێک کە هەیە هەمووی ئیمزا کرد و ڕازیە پێیان لێریا و بەرپرسایەتی لەسەرکە و ئاوارانە لێیان ئەو پەنابەرانە لەوێ بپارێزێ و هەروەها ئێمە بینیمانە تەنها پەنابەرانی کوردستانی باکوور نییە بەڵکو ئێمە ئاگاداری ئۆپۆزیسیۆنی ئێرانیش کەوتە بەر هەڕەشە کە ئەو هەڕەشانە لێوە زۆر بوو بۆ لایەنی ئەوەی کەەوە ئیمتیازاتی دراوەکەوە سەرۆکی حکوومەت لە ڕێگای تورکیاوە سەفەرکە ئەویش لە دوای ئەو ڕێفراندۆم کە ئەنجام دراوەکو هەموو لای ئاگادارن فڕۆکەخانەکان داخرا و سنوورەکانی هەرێمی کوردستان هەمووی داخرا بەسەر بەرپرسانی هەرێمی کوردستانە من زانیاری تەواو نییە بەڵام ئەتوانێ ئەمەش گریمانەیە بێکەوە نێچیروان بارزانی بۆ ئەوەی بتوانێت لە ڕێگای تورکیاوە بگاتە ئەوروپا هاتبێت وەکو حاڵەتی مامەڵەکردنی مامەڵەیەکی بەم شتەوە کردو بەڵام بۆ گوتم من زانیاری لە ساسە سپاس دەکەم کاک عوسمان بەس بە کورتی ئایا ئێمە دەتوانین لە بواری نێودەوڵەتیدا چی بکەین سەبارەت بەم هێرشانەی کە دەکرێن لە دەرەوە هیچمان پێ دەکرێت دەتوانین سکاڵایە تۆمار بکەین یا گوشارێک دروستکەین خۆی باشترین شت بۆ حاڵەتی ئێستا کە هەیە بەڕاستی گوشار دروستکردن بریتە لە ئێمە هەموو هاوڵاتین یعنی لە ئەنجامی هەموو زۆربەی زۆری یانیوانی کە لە دەرەوەن هاوڵاتی منیشتمانی ئەو وڵاتانن کە تیا ئەژین ینی بەنامەیەک هەر کەس لە ئاگادارکردنەوەی ئەو ڕۆژانەکەوا دروست دەکرێتەوە تەداخلاتی وەزی عراقی ئەمە بۆ خۆی یەکێکە لە فشارەکان کە لە ماڵەوە ئەتوانی بەدە دەقەتەوە بە پۆستێک بینێری بۆ ئەندام پەرلەمانەکە ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە ئێمە حکوومەتی هەرێممان هەیە یعنی حکوومەتی هەرێم ئەبێ خۆی لەگەڵ حکوومەتی عراقیە ئەمە قبول نەکرێ ئایا ئەمە چۆن کراوە تەبعاً ئەمە کۆمەڵێک شت هەیە لە پشتی پەردەوە کە بەڕاستی ئەمە نازاندی ئەم ساروخە لەکوێوە چۆن هەڵدراوە چونکە هەر ساروخەکە لەکوێ هەڵدراوە ئەمە خۆی یعنی کۆمەڵێک شتە گەیەنێ ئینجا ئاچێتە بواری قانونیەوە ئەم بوارە قانونیە توان زیاتر سەفارەتەکان پێوە هەڵەسن و ئەم سەفارەتانە ئەبێ لەگەڵ وڵاتەکانی تر ئەمە ئەگەر لە هەر وڵاتێکی ترە ڕووبدا احتیمالی هەیە ئەو وڵاتە بچێت ئای محکەمەی هی ICJ یعنی محکەمەی نێودەوڵەتی بۆ وڵاتەکان یعنی وڵاتێک لای بکاتەوە بەڵام لەبەرەوەی مشکلەکەی ئێمە یعنی وەکو وتم لەبەرەوەی هەمووی بۆتە حربی وەکالەت یعنی هەر وڵاتە ئەمە ناهێڵڕێ بگەێنرە چ شوێنێکی تر بەڵام فشار دروستکردن شتێکی زۆر مهمە کە ئەمە بتوانین دروستیکەین لە دەرەوە و کۆمەلگای کوردی کێشەی گەرە گەورەشەوەی کە کۆمەلگای کوردی لە دەرەوە یعنی ئەمە چاواشە نەکرێت یعنی ئێستا تەماشاکی کە ئێمە لەلایەکەوە ئەمە ئەگەین شوێنێک ئەمە هەم بە پێی قانون هەم بە پێی مافی مرۆڤ هەم بە پێی یاسا و ڕێساکان و مۆراڵەتی و ئەمانە شتێکی خراپە لەلایەکتر نەکرێت نەخێر ئەمانە لەوێن بۆ کردارێکی ناپێویست ینی ئەبێ خۆمانێک بەڕاستی باشە دە حکوومەتی هەرێم سیڤان ساید حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق بێدەنگ بوون بەرامبەرەمە ئەو بێدەنگیە بەردەوام بوو ئایا ئەگەر سکاڵا لێرە تۆمار بکرێ لەسەر کێ تۆمار بکرێ لەسەر حکوومەتی هەرێم تۆمار بکرێ لەسەر دەوڵەتێکی وەهمی ئەو لایەنە هێرشەکەی کردو کە نازانێکی بکرێ لەسەر نەتەوەیەگرتوەکان بکرێ بە چ شێوازێکە داوا لێکێ بکرێ لە دادگا کە بێتە بەردەم دادگای ئەم دۆخە ڕۆشن کاتەوە سکاڵای لەسەر تۆمار بکرێ بەڵێ جا مشکلەکە ئەوەیە کە ئێستا لە عێراقا کە چی ئەگوزارێ و بە تایبەتی لە هەرێمی کوردستانە و ئەوەی کە ئێمە بینیمان بە ناوی ڕفراندۆمەوە کە کرا کە فەشەلێکی گەورە بوو لە دوای فەشەلێکی لەو جۆرە ئەگەر سەرۆک وەزیرێک خۆی بە بەرپرسیار بزانێ یا سەرۆکێک یا هەر کەسێک کە دەستی هەیە لە هەر جۆرێک لەو فەشەلانەیە ئیترەگەر نەپاراستنی هاوڵاتیەکان بێ ئەگەر هەڵەیەکی استراتیژی بێ ئەگەر هەڵەیەکی گەورەیە بچووکی ئیکۆنۆمی یا سیاسی بێ ئەو کەسەی کە بەرپرسیاری ئەو هەڵەیە پێویستە ئیستیعفا بکە پێویستە واز بێنێ لە ئەو وەزعیکە هەیە ئێستا نە لە عێراق و نە لە هەرێمی کوردستاندا ئەوەندە کێشە هەیە کێشەیەکی ئینسانی وەکوەوەی کە 5 کەس شەهید بوون کە ئاوارن کە لە وڵاتێکی ترەوە بە حسابی قانونی نێودەوڵەتی لەوێ ئەژین ئەمە هەر ئەسڵەن کێشە نابێت لەلایەن پێویستیان بەوە نیە بەیاننامەیەکی بچووکیش دەکەن وابزانام چەند پارتێکی سیاسی
بەیاننامەیان دەکرێت نەک حکوومەتی هەرێم یا حکوومەتی عێراق بەخۆی لەبەرەوە لێرە کێشەی لەوە گەورەتر لە وڵاتەیە ئاگوزارێک کە کەس حسابی بە ناکات نەک ئەوە ئەمە ئەگەر باز لە قانونی نێودەوڵەتی بکەین یان سکاڵاکردن بکەین ئەبێ کێشە ئەوەندە قانون و سکاڵای زۆر هەبێ کە ئەماکەوێتە دوای دواوە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە کە ئەگەر وانە بەدیل چییە من ئەمەوێ لەوە یەک نقطە بڵێم ئەو هێزەی کە لەوێ کەمپی مەخمور کە لەوێ ئەو هاوڵاتیانی کە لە باکووری کوردستانەوە هاتوون لەوێ دەژین لە ئایدۆلۆژیا و خەیاڵێکە ژیان بەسەر دەبن جۆرێک پەروەردەی ئینسانی و سیاسی کراون کە پێیان وایە پاراستن ئەبێت لە خۆوە دەست پێ بکات نەک چاوەڕێبین یەکێ بمان پارێزێ لەبەرەوە پاراستن نەبە معنە تەنها فیزیکی و تفەنگ و سیلاح پاراستن چەندین ڕەهەندی هەیە ئەوان لە پراکتیکا خەریکی پاراستنی خۆیانن و ئەو هێزەی کە ئەوان خۆداری لێ کات کە لە پاراستن بەلایەنەوە شتێکی ڕەکیزەی ئەساسیە ئەگەر لەوێ کوردان نەک تەنهایی کەمپی مەخمور کوردی باشووری کوردستان کوردی هەر چوار پارچە فێر ببن چۆن خۆیان پارێزن ئەو کاتە قانونی نێودەوڵەتیش ئەتوانێت کارایەکی یاریدە دەربێ عامیلێکی مساعد بێ بۆ ئەوەی کە خۆپاراستنیت یا باشتر بەقرار بکرێت لەبەرەوە ئەوەی کە چەند ساڵە کراوە 22 ساڵە بەرخۆدان لەوێدا هەیە وەکو هەر شوێنێکی تری کوردستان کە سەر بەو خەیاڵەیە کە لە مەخمور چێکراوە بەرخۆدانێکە من تاریخی ئەوە ئەزانم چکە لەو کەمپەیە ماوە ماوەیەک لە ژیانما و هەندێک نووسین وشتم لەسەر کردوون تاریخی 22 ساڵی ئەو کەمپە و ئەو ئازارانەی کە چەشتویانە و حەسار خستنە سەریان و مردنی زارۆک و منداڵان لەسەر دەستی هەم حکوومەتی عێراق هەم حکوومەتی هەرێم کاوانە خۆیان دۆکیومنتیان کردووە ئەگەر جەنابەت بچی دەتوانی ببینی ئەوەمان پیشانەیە کە ئەوانە ئەگەر خاوەنی خەیاڵ و بیر و هۆشێکی ئاوا گرنگ نەبوونایە زۆر بە ئاسانی زووتر لە ناو دەچوون و چەندین کەیسی تر هەیە لەو ناوەکە وەکو ئەوان توانێت خۆپاراستنی نەبووە لەگەڵ ئەو هەموو دژمنە زۆرێشدا لەبەرەوە ئەمە ئاخیر ئەتاک نابێ ئەخیر هێرش نابێ بەڵام ئەمە ئاخیر بەرخۆدانیش نابێ ئەوان ئێستا کەوتنەوە خۆڕێکخستن و تەنها ئەوەیە کە زەیرێکی ئینسانی معنەویان کردووە و بەڵام دیسان بەردەوامە باش کاگاریان ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە بۆەوەی ئەمە دووبارە نەبێتەوە نەک هەر لە مەخمور لە شوێنەکانی دیکەی باشووری کوردستانیش چی بکەنێمە بەدڵنیاییەوە لێرە ئێمە بێت لایەنە نێودەوڵەتیەکان بخینە بەردەم واقعەکەەوە یەکێک لەو شتێکەوە ئەکرێت وەکو باسم کردیۆنیێت سیار لەوا چێدیانی زۆر ئاگادار نیم کەوا بەرپرس بێ بەرامبەر بە پاراستنیان وەکە وەکو پەنابەر ناسرابن یەکەم شتێکە ئێمە داوایکەی نەبێت داوای لێکۆڵینەوەیکی سربەخۆ بە تایبەتی لەو ڕێکخراوە نێودەوڵەتیانەوە بکرێت چکە لێرە سوود لەو راپۆرتە نێودەوڵەتیانە ئەوەیە کەوا بەرپرسیارەتی ئەخاتە پاڵ ئەو لایەنەی کەوا هەستاوە بەم هێرشەوە هەروەها کەم تەرخەمی ئەو لایەنە ڕەشمان پێ پیشانەیەکەوە کەم تەرخەمیان دەربڕیەوە بەرامبەر بەو هێرشە چی ئایا پێش هێرشەکە کە نەیانتوانیوە بیان پارێزن چ دوای هێرشەکەکەەوە نەیانتوانیوە بێن لایەنی بەرپرسیار دیاری بکەن ینی لێرە پێویستە بەڕاستی لایەنە نێودەوڵەتیەکان چونکە بە بۆچوونی من حکوومەتی عێراق یان حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت وەکو لایەنی سربەخۆ بێت و بۆ خۆی لێکۆڵینەوە بەڵێ باشە سپاسکەمە چینە سەر تەوەری دووەم ژاری دومی بەرنامەویش کۆنفرانسی نێودەوڵەتی یا چواردەهەمین کۆنفرانسی نێودەوڵەتی کورد و یەکێتی ئەوروپا و تورکیا و ڕۆژەڵاتی ناوەڕاست بوو کاکسیڤان با لە بەڕێستەوە دەست پێ بکەم بەس بە کورتی ئەگەر بەوەی بەرچاوڕوونیەک بۆ بینەر هەبێ ئەم دوو ڕۆژە لەوێ چی ڕوویدا کە ئێستا ژوابزانام لەم ساتانە ترەبێ کۆتایی هاتبێ کار و چالاکیەکان بە کورتیە گەراماژەیەکی پێ بدەی خراپ نیە بەڵێ ئەمە چواردەهەمین کۆنگرەیە کە هەموو ساڵێک دەکرێت مەعەدا پار نەبێت کە دوو جار کرا لە ئەوەڵی ساڵ و لە ئەخیری ساڵی چونکە ساڵی پێشوو بەهۆی وەزعێکی تەکنیکیەوە گۆڕا چواردە جارە با بڵێم چواردە ساڵە ئەم بەرنامەیە هەیە هەر ڕۆژ هەر جارێک دوو ڕۆژ بەردەوام دەبێت چەندین هەم وتاری ئەکادیمی هەم وتاری سیاسی هەم وتاری دیپلۆماسی لەسەر ڕەوشی کورد و تورکیا و کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و یەکێتی ئەوروپا و تورکیا ئەو ڕێکراوانەی کە ئەمە بەکە ئەم کۆنگرەیە ئەکەن هەم بەشێکن لە چەندین کۆلسیۆن یعنی بەرەی جیاوازیاوە لە ناو ئەندام پەرلەمانەکان یەکێتی ئەوروپا و هەم چەند ڕێکخراوی ناحکومی و هەم کۆمیتیەک بە تایبەتی بەرپرسیارە لەمە کە EUTTC یعنی یەکێتی ئەوروپا و تورکیا و کۆمیتەی ئاشتی و چەندین ڕێکخراوی تریژی لە دەورە ئەمە ئامانجەکە بە تایبەتی بۆ ئەمە هەموو ساڵێکە کە دەکرێت ئەوەیە کە زەو بخەنە سەر ئەوەی کە ڕەوشی تورکیا ئێستا چۆنە دەرەق بە یەکێتی ئەوروپا و بیل ئەخەز لە گۆشەنیگای ڕەوشی کورد
بەهۆی تورکیاوە ئیدی ئەو تاوانانەی کە تورکیا دەیکا ئەو ڕەوشەی کە کوردی تایە بەهۆی تورکیاوە ئەو ڕەوشەی کە تورکیا تایە بەهۆی ئەوەی کە ناتوانێت وەڵامێکی پۆزتیو بە کێشەی مەزنی کورد باتەوە لە ناو تورکیادا ئەوە یعنی نقطەی یەکەمی مەسەلەکەیە نقطەی دووەمیش کورد لە ڕۆژهەڵاتی ناوین پارچەکانی تر بە تایبەتی ئەوەی کە بۆ ئەمڕۆ بەلای منەوە جالب بوو ئەوە بوو کە چەند ئەمڕۆ دوێنێ چەند بابەتێکی تیا بوو کە هەندێک تازە بوون و چەندین قسە کراوە یەکێک لەوانەیە کە بەلای منەوە مهم بوو ئەوە بوو کە باسکردن لەو کەیسەی کە کوردان و بە تابەتی تەفگەری ئازادی کوردستان بە ناوی پاکەکەوانەی کە لەو تەفگەرەدا نزیکن بە تیرۆریست بناسرێن یان نا و زۆربەی قسەکەرەکان و کۆمنتەتەرەکان وها ئاڵێن و یەکێک لە ئەندام پەرلەمانەکان کە خۆی لە یەکێتی ئەوروپایە و لە سەر بە وڵاتی بەلجیکە خۆشبەختانە پێیان وایە کە ئیدی ئەو کەیسەی وەختی ئەوەیە کە پاکەکە لە لیستی تیرۆر بێتە دەر و کەیسێک لە کۆرد براوەتەوە لەوەی کە ئیدی پاکەکە ئەو ڕێکخراوانەی کە لەوە نزیکن نابێت وەکو ڕێکخراوێکی تێرۆریست بناسرێن بەڵکو وەکو ڕێکخراوێک ناسرێن کە ئەگەر چی چەکدارانش شەڕ دەکەن لەگەڵ تورکیایە بەڵام ئەوانە بۆ مافی گەلێک شەڕ دەکەن و ئەکرێ ئەم مشکلەی بینی کوردان و تورکیا حەل بکرێت ئەگەر چونکە مشکلەی شەڕ بێت ئەبێ حەل بکرێ بەڵام ئەگەر مشکلەی تیرۆر بێ لە ناو ببرێت لە ئەوە کەیسێکی پۆزتیو بوو کە بۆ منەوە یەکەم ساڵە ئەمە دەکرێت ساڵانی پێشوو وتراوە بەڵام ئەم ساڵ لانی کەم جۆرێک لە بردنەوە هەیە لەو کەیسەدا بۆ کوردان کە ئەوە شتێکی مهمە ئەمڕۆ بۆ کورد باش سپاسکەم کاک عوسمان تۆ زۆربەی ئەو کۆنفرانسانەی لەم دوایانەدا کراون بەشداری تێدا کردەوە ئەگەر بەراوردی بکەی بەڕابردوو چ پێشکەوتنێکە بینی لە هەم لە ئەسەر ئاستی بەشداری هەم لەسەر ئاستی ناوڕۆگە هەندێکیشی کاکسیڤان ئاماژەی پێدا بەنسبەت زیاتر گۆڕانکاریم بینیوە یعنی گۆڕانکاری ئەم جارەیان پار زیاتر تەرکیزات هەبوو لەسەر داعش هجوومەکانی داعش ئەو کردارە تیرۆرانی کە داعشەیکە ئەمە یعنی بەشێکی زۆر سەرەکی بوو کەمتر تەرکیزەکرا سەروەزی عێراق و تورکیا ئەنانی کوردستان بە شێوەیەکی عام باسترەکرا ڕۆڵی ئەمریکا کەمتر بەرچاوی هەبوو ینی وەکو هاوپەیمانی ئاهاتە پێشچاوی ئێمە وڵاتانی ئەوروپا زیاتر خەمی ئەوە بوو کە ئەم هەموو پەنابەرانە لە کوردستان و لە وڵاتانەوە دێن بۆ یعنی ئەمانە هەموو ڕۆژێک بوون کە بەردەوام باسی لەسەراکە ئەمساڵ جیاواز لە پار بە تایبەتی زۆر تەرکیز کراوە سەر تورکیا ئەو ڕۆژەی ئەو وەزعانەی کەوا تورکیای خوڵقێنە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئایا چ لە ڕووی علااقاتەکانی لەگەڵ ئەمریکا و چ لە ڕووی ئەو تداخلاتانەی کە ئیکا لە سووریا و لە عێراق بە تایبەتی و یارمەتی ئەو گروپە سونیانە ئەدا کە چۆن بتوانێت ئەو منتیقانی کە تورکیا پێویستێتی زیاتر دەسەڵاتی لەسەردا بچەسپێنێ و ئەوەی کە زۆر بەلای منەوە گرنگ بوو مەسلەی هەڵسەنگاندنەوەی پەیوەندی نێوان ئەمریکا و کوردە کێشەیەک ینی من ئەمە زۆر جار ئەیبینم زۆر جاریش باسم کردۆ لەگەڵ زۆر برادریشە ئێمە کە ئەمریکا کە لەگەڵ ئێمە ئیشەکە هاوکار نین ئێمە یعنی ئێمە لە شوێنەکە ئیش ناکەین بەڵکو ئیش لەگەڵ یەکە ئەەکەین یعنی دوو کەسکە لەگەڵ یەکە ئیشەکان زۆر فەرقی هەیە وەک لەوەی کە هاوکار یەکتر بن بۆ هەمان یان شەریک بن ئەوەی کە لەسەر وەهم لە باشوور دەمانوت هاوپەیمانی یەکین هاوپەیمان بڵێ هاوپەیمانی بۆ ماوەیەک بۆ وەختی یعنی تۆ ئیشەکەی بەیەکەوە بەڵام کە ئیشەکە تەواو بوو من حەقی خۆمە بڵم خوا حەفیز یعنی ئمە تەواو مە کاتێکە پێکەوە بووین بۆ نمونە لە کوردستانی باشوور یعنی والێکیانەدایەوە کە ئیتر ئەبێت لە ماڵەوە ینی چۆن بخەون و ئیتر ئەمریکا ئامپارێزە نەخێوان نییە بێتەوە پێشتر هەموو ئامادەکاریەکەت کردبێ وە بۆ ئەو کاتەش خۆت ئامادە کردبێت کە ڕۆژێک لە ڕۆژان ئەمریکا جێت بێڵە چونکە تۆ لە موقعەکە ئاژی و ئەمریکا کۆمەڵک مەسلحەتی هەیە کە مەسلحەتەکەی گۆڕا بۆ شوێنیشتر تەرکیز دەکاتە سەر ئەوێ ئەمە زۆر گرنگە کە بزانرێت ئەمە بۆیە لێکدانەوەی ئەو کەسانەی کەوا باسی ڕەفراندۆمیانە کرد و پێشببینی ڕەفراندۆمیانە کرد بە هەڵەیان ڕۆشتبوون هەڵە ڕۆشنەکە ئەوە بوو کە نەیانتوانی سیاسەتی ئەمریکا بە جوانی لێک بدەنەوە کە ئەمریکا کە هاتووە بۆ ئەوێ لە ساڵی 1990 ئێمەی پاراست ینی ئمە ناکرێت ئەمانە لە بیرکەنی ئەنی ئێمە دوای ئەوەی هاوکارمان بووە دوای یعنی ئەگەر ئێمە بیری لێ بکەینەوە لەو کە لە ساڵی 90ەوە تاوەکو ساڵی 2023 لە 2023 جارێکی تر تا 2017 ئەمریکا بەردەوام لەگەڵ ئێمە بووە چ لە ڕووی پێشکەوتنەوە و چ لە ڕووی ئەوەیەوە کە ڕەنیشان دەرما وە لە ڕووی پاراستنیشەوە بەڵام کە ئەمریکا ئیشی تەواو بوو لەگەڵ داعشا ئیتر ئێمە کێشەیەکی ترمان هەیە هەم لەگەڵ دەوروبەرەکەمان هەم لەگەڵ بۆیە جارێک لەم کۆنفرانسی ئەم جارەدا ڕنگدانەوەی
دوای داعشە بوو زیاتر بەڵێ چونکە داعش وردۆ لە کۆتایی پێدێت ینی وردۆ بەرەو نەمانە ڕوا ینی داعش بوو بە شتێک خەریکە بێتە شتێکی ڕابردوو دووشت بانک باس کرا لەم کۆنفرانسە یەکیان ئەوە بوو کە بڵێن کەسێک لە ئەمریکاوە کە هاتبوو پێشتر لە حربی ڤێتنامیش بەشداری تیاکرابوو ینی دیار بوو زۆر سیاسەتەکانی ئەمریکا خۆشی خەڵکی ئەمریکا بوو سیاستەکانی ئەمریکای وا لێکەدایەوە کە بە شێوەیەک ئەمریکا دەستی هەیە لە زۆر شوێن و ئەتوانێت کۆنتترۆلی بکە و هەندێک جار زۆر شت هەیە کە خۆی دەستی تایە ڕاستەوخۆ بۆ ئەوەی کە ڕوو بدات بەڵام لە هەندێک شتێک خۆی بێ ئاگا ئەکا بۆی ڕوو بدات ئەمە لەلایەکەوە لەلایەکی تریشەوە پرۆفسەر مایکل گەنتەر ینی بە شێوەیەکی تر وەزعەکانی لێکدایەوە کە تقریبان ڕوئایەکی جیاوازی هەبوو لە ئەو بەوەی کە ئەمریکا تەنها لەگەڵ هەموو کەسانێک ئیشەکە لەگەڵ یا کاتێک کە پێویستی پێنەما ئیترمە ینی زەرور نییە لەسەر ئەمریکا لە شوێنانە بمێنێتەوە و هەموو وڵاتانی تریش حەقی خۆیانە ینی داوای هاوکاری بکەن داوای هاوپەیمانی بکەن تا ئەو کاتێکەوە مەسلحەتیان لەگەڵ یەکە ئەگونجە و مەسلحەتیان لەگەڵ یەکە ئەڕوا بەڵام شتێک هەیە کە ئێمە ئەبێ زۆر زۆر باش بزانین بەنسبەت خۆمانەوە ئەبێ سنوورمان بزانین یعنی هەر کاتێک تۆ لە کوردەواری خۆشمانەڵێ بەقەدەر بەڕێکی خۆ پێڕاکێشە ئێمە کەوا ئاکتەرێکی نادەوڵەتین نەک وەکو دەوڵەت و وەکو دەوڵەتێکی زلهێزی خۆ پیشان بدەین ئەبێ ئێمە بزانین کە چۆن تەعاملەکەین جا ئێمە ئێستا شتێکی تر هەیە لە ڕۆژ ئاوا یعنی ئەبێ بەبیر چۆن ئەوەی کە لە باشوور ڕوودا ئەبێ ڕۆژ ئاواژەوە تێبگا کە بەیانی کێشەکانی داعش نەما کێشەی تورکیا لەگەڵ ئەمریکا ڕۆژاوای کوردستانی خۆمان بڵێ ڕۆژاوای کوردستانی خۆمان یعنی ببێ ئێمە لێکدانەوەکمان هەبێ ڕۆژێک لە ڕۆژان ئەمریکا لاوانەیە لەوێ بڕاتە دەرەوە ئایا ئێمە ئەزمون لە باشوور وەرگین یعنی کاتێک کە شەڕی داعش نەما کێشە چییە لە منتیقەی شەرقی ئەوسەد کووردە چکە هەموو دژمنەکانمان لەسەر هەبوونی ئەمە کۆکن زۆر بەڵێن ئەگەر بچینەوە بە هەر بە شێوەیەکی سەریعی ئەوەی کە بەڕاستی باسیشی لەسەر کرا ئەوە بوو کە کۆمەڵێک میوانی جیاوازتر هاتبوو لە جاران و شتێکی شەیە کە پێویستە ینی هەندێک جار پێویستە تەرکیز بکرێتە سەر ڕۆژهەڵاتی کوردستان یعنی ناکرێت دەپرسم بۆ چیەوە نەکرا بەڵام بچمە لای کاگەریان تۆ یەکەم جارە بەشدار دەبی سەرەتا هەڵسەنگاندنی خۆت پاشانیش دید و بۆچوونی بەڕێزت بۆ زیاتر کۆنفرانس قاڵبوویەوە لەسەر تورکیا بەگشتی بەڕاستی بۆ من جێگای شانازی بوو هەروە خۆشحاڵش بووم کە بەشداری و کۆنفرانسە بکەم کۆنفرانسەکە گەر لایەنی کەسایەتیەکان تەماشاکەین وەکو کوردەڵێ لە هەر چوار گۆشەی جیهانەوە خەڵک هاتبوو ئێمە کەسانێکمان بینی لە جنوبی ئەفریقاوە لە ئەمریکاوە لە وڵاتانی ئەوروپا هەمویانەوە وەکو کەسایەتیەکانیش تەماشاکەن کەسایەتیەکانیش لە ئاستی جیاوازایەت و تەماشاکەی لە چەندین ئەندام پەرلەمانی ئەوروپی لێبوو ئێمە تەماشاکەی مەسەڵەن هەر لە ئەمریکاوە سێ چوار نەفری لێبوو کە هەر یەکە بۆچوونی جیاوازیە بوو یعنی ئەتوانین بڵێن وەکو حاڵەتی ئایدۆلۆژی تەماشاکەی لەو پەڕی چەپەوە بوو ناڵێن بۆ ئەو پەڕی ڕاست چونکەوە ترامپە گەێنێتەوە بەڵام تقریبن کەسانێکی هێڵی ناوەڕاستیش لەوێ بوون من کەسانێکی وەکو مایکل فیلپ کە لەوێ بوو بەڕاستی لەسەر کورد دەنووسێت دەیڤید فلیپس ئەمە شاید نییە کەوا کۆنفرانسەکە ئامادەکاریی بۆ کراوە من وەکو جەنابەت دوتە من یەکەم جارە بێم لەبەرەوە ناتوانم هەڵسەنگانی بۆ بکەم بەراورد بەوانی پێشووتری بەڵام بەڕاستی کۆنفرانسێکی سەرکەوتوانە بوو خۆی ئەو جۆرە کۆنفرانسانش لە دوو ئاستا بێ هەڵسەنگانی بۆ بکری یەکێک لە ئاستەکانەوەیەکەوە ئەو کەسانەی یەن کە وتارەکانیان پێ چیان پێیە شتی تازە چییە بیر و بۆچوونی تازە و ئایدیای تازە چیەکەیەتە ناو گۆڕەوە و هەروەها لایەنەکەی تریش ئەو پەیوەندیە کە لە نێوە ئەو خەڵکانیان دروستە بێت ینی زۆر جار کۆنفرانس تۆ بۆیە ڕووی مەرجنیە ئەوی لە ناو هۆڵەکەیان ڕۆدا زۆر جار گرنگترەوەیە کە لە دەروەی هۆڵەکە چی ڕۆدا بە ناسینی ئەو خەڵکە بە یەکتر ناساندن و هەروەها تێکەڵەیەک لە نێوان ئەو کەسایەتیانە کە ڕۆدا کە من بۆ خۆم چەندین کەسایەتی بینی بۆ ئەڵبەتە ئەگەر ناتماتم کۆنفرانسە لەوە ناچێ و هەلم بۆ هەڵبکەوتایەکە و کەسایەتیانم بینم مەسەلەی تورکیا بۆ لە کۆنفرانسەکە بوو بە بۆچوونی من زەقی تورکیا نابێتە جێگای ڕەخنە بۆ کۆنفرانسەکە لەبەر هۆکارەکەی ئەوەیە ئێمە گەر تەماشای چۆنەڵی سەردێڕی یان سەبجەکت لاینی کۆنفرانسەکە بکەین کە باز لە یەکێتی ئەوروپا و تورکیاکە و کورد ئەڵبەتە تورکیا و کورد باز لە
ڕۆژهڵاتی ناوەڕاستە مەسایلی تورکیا لێرەیە لە چەند ئاستێکا باسکرا یەکێک لەوانە کە لە لای من وابزانەمەر هەواڵیش بوو کە یەکێک لە ئەندام پەرلەمانەکان باسی لەوە کردکەوە و توێژ لەگەڵ تورکیا کەوتۆتە حاڵەتی فریزکردن و وەسان لەبەر ئەو بارودۆخە و وەزعیکەوا لە تورکیا هەیە گەر هەڵە نەبوو شتێکی وام جۆ لێ بوو لە یەکێک لە ئەندام پەرلەمانەکانەوە و هەروەها چەندین گلەی و گازندە هەبوو سەبارەت بەو هەڵسوکەوتی حکوومەت و دەوڵەتی تورکیا بەرامبەر بە ڕێزۆجالان و هەروها ڕێگەنەدانی کەسانی ئەندام پەرلەمانەکان و لایەن و ڕێکخراوە جیهانیەکان کە سەردانی سەلاحەت دەمیتاش و ئەندام پەرلەمانەکانی کە بە تایکیدی و هەروەها شێوازی هەڵسوکەوت و ئەو شەڕەنگێزی کەوا تورکیا بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا هەیەی کە یەکێک لەوانە جێگای مەترسی بۆ نمونە و هەڕەشەیەکەوە لەسەر ئەفرین هەیە لە کاتی ئێستا کە لەلایەن تورکیاوا کرێ ئەمانە لەبەر ئەوە ینی زەقێتی تورکیا لێرە گەرمتر بوو بۆیە بەتەکیدەوە بوو ینی باسی کوردستانی ژە بوو ئەڵبەتە ئێمە سەرۆکی پەرلەمانی کوردستان ئامادەی کۆنفرانسەکە بوو کرد لەوێ و باسیشی سەبارەت و باشووری کوردستانیش کرد بەڵام وەکووتم مەسەلەن زەقی تورکیا دکتۆر یوسف محەممەد صادق باسی چی کرد سەرۆکی پەرلەمان یان ئەوەی کە ئاماژەی پێدا بە کورتیە گەر ئاماژەی پێ بدەیت سەرۆکی پەرلەمان ڕاستی باسی لەوە کە ئێمە لە کوردستان یەکێک لەو خاڵانی کە گرنگ بوو بەلای منەوە کە گوێم لێ بوو ئەوە بوو پشتگیری بۆ ئەو پلانەی عەبادی وتی پشتگیریەکە کەەوە سەبارەت بە گەندەڵیە لە تەواوی عێراق ئەڵبەتە کە ئێمە بازە تەواوی عێراقەکەی هەرێمی کوردستانی شەگرێتەوە و هەروەها باسی ئەوەی کردکەوە شەڕی دژە گەندەڵی هیچی کەم نییە لە شەڕی داعش و هەروەها شەڕی تێرۆر باز لەوەش کراکەوە بۆ نمونە کوردستانیان یان هەر چوارپەی کوردستانیان بەیەکەوە توانای ئەوەیان هەیە ئەڵبەتە گەشتونە تا ئەو حاڵەتی پێگەشتن و تێگەشتنی کە بتوانن بەیەکەوە هەڵکەن کە بتوانن بەیەکەوە کار بکەن ینی ئەوەش خاڵێکی ئیجابی بوو بۆ چوونی میکە لێ باسکرا لەبەرەوەی کەوا ئێمە لە کۆنفرانسێکا بووین باسی کورد بەعام بوو بەستەنە باز لە باشوور نەبوو لەبەرەوە ینی ئەو نمونەی یەکێتی ئەوروپای هێنایەوە کە بۆ نمونە ئەم وڵاتانە بە نەتەوەی جیاوازیشەوە هاتوون دەستگایەکی دیموکراسیان لە ناو برکسل کە کۆنفرانسەکەی تێ ئەنجامدرا دروست کردو لەوێ توانای هەیەیان بەیەکەوە گفتوگۆکەن و بەیەکەوە هەڵ بکەن و هەروە بە پلاندانیان بۆ ئایندە بۆ پێشکەوتنی وڵاتەکانیان کە تایەتی لەبەرەوە ینی بەڕێ سەرۆکی پەرلەمان باسی لەوە کرد کە کوردستانیانی لەو چوار پارچەیە ئەتوانن ئەو سیستەمێکەوە لە یەکێتی ئەوروپای ئەوانش بتوانن سوود لەو سیستەمە وەرگرنەوە پەیڕۆ بکەن وی بتوانن باشتر بەرەوە پێش بشن و دژ بە یەک نەوەستنەوە لە بەو شێوازەی کە ئێمە لە هەندێک حاڵەتە ئەیبینین بۆ نمونە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و ئەو کێشانێکەوە لەگەڵ ڕۆژاوایە دروستی کرد چونکە یەکێک لەو بە بۆچوونی من کاتێک هەتا ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لە زەمەنی لە زەمانەکانە ئەگەر دۆستایەتی ڕۆژاوای کوردستانیشی نەکردایە دژایەتی نەکردایە ڕۆژاوای کوردستان ێستا لە جێگایەکی کە بوو بە بۆچوونی من ئەو کانتۆنانە توانرا ببەسرایەتەوە بەیەکەوە بەڵام ئەوەی کە زانرا پێشکەوتنێک لە ڕۆژاوای کوردستان دروستە بێ هەسان خەندەق دروست کرا ینی ئەم خەندەقاتێکدا سەرکەوتنی بە قازان جێمە بەدڵنیاییەوە ئەگەر سەرکەوتنی ئێمە هەبوو نەتیجە و ئەلبەتە بە پێچەوانە شۆهی باشووریژی ئەوێ بەدڵنیاوی لەگەڵ تام ینی ئەگەر ئەو دۆستایەتیانی ئەو دژمنایەتیە نەکرایە نەک دۆستایەتیش نەکرایە ئەلبەتە ئایندەی ڕێفراندۆمیش بەمە ناگەشت کە گەشت ینی ئێستا ئێمە لە وەزعەکانی باسی تۆزە لەمە پێش باسی مەخمورمان کرد کە یەکێک لە ئەگەرەکانەوەی نێچیروان بارزانانی بەستەنها بۆی بگاتە ئەوروپا ڕێگای بە تورکیا دابێکە لە مەخمور بدە ئەو کاتە تۆ توانی لە ڕێگای ڕۆژاوای کوردستانەوە بە بێوەی زەرەر بە کەسێکیش بگەێنی بتوانی هاتو چۆکەی خۆت بکەیت باش زۆر سپاس دەکەم کاک دکتۆر سیڤان کاک عوسمان ئاماژەی بەوەدا باسی ڕۆژهڵاتی کوردستان نازانم یا هەر نەکرا یا کەم کرا لێوێ من تەرکیزم نەچوە سەرەوەیکە بە بەرچاوانە جا من کاکسیڤان نازانم لەسەر ڕۆژهڵات حسابت کەم بۆ پرسیارت ئاراستە بکەم هۆکار چی بوو بۆچی من ئەڵبەتە لەوێش زۆر لایەنی گرنگ هەبوون لە ڕۆژهڵاتی کوردستان من لەوێ نەمبینین بۆ بەڵێ یەک جواب بۆ وەڵامەکە لەسەر کوردستانی ڕۆژهەڵات بەشی ڕۆژهڵاتی کوردستان هیچ هەبوو پەیپە نەبوو تەنها یەک پرسیار هەبوو یەکێک لە مامۆستا حەسەن پرسیارێکی کرد لەسەر ئەوەی کە بۆ نییە و لەوێ جواب بۆ نەگیرا بۆچی نییە بەس من ئەتوانم بڵێم بۆچی نییە بەڵام بەڕێی خۆم ڕەنگە ئەو جوابی من بە زۆر بەدڵی کەس نەبێ ڕاستی ئەگەر کەسێک خۆی نەسەلمێنێ کەس نایەت بانگی بکە ئەگەر کەسێک نەتوانێت مەسەلەن خۆی نەسەلمان بێ بۆ جەنابێت کە دەتوانێت بێتە ئەم تەلەڤیزیۆنە قسە بۆ تۆ بکات تۆ ناچی پێ بڵێ وەرە نیو سەعات قسە بکەین
هەرکەس لەو بازاڕە ببینی بێتت لە شوێنێکتر کە ئەزانێ قسە بکە مژارێک هەیە خەیاڵێکی هەیە بۆ ئەوە بانگ بکرێ بۆ ئێرە لاوازی خۆیان بووە لێرە بە لاوازی کوردستان دروست نەکردنی هەموو ئەو کێشانەی کە زۆر کێشەی گرنگن لە هەر وڵاتێکی ترە ئەوەی کە لە کوردستانی ڕۆژهەڵات دروستە بێ ئەگە پارتێکی سیاسی جوواکێک یعنی ڕێکخراوێکی جوواکی حرەکەتێک شتێک هەبێ لەوێ کە توانای و نووزەیەکی تیاابێ ئەکرێ ئەوە بکرا بە ڕۆژەوێکی زۆر زۆر گەورە زەلزەلەیەکی گەورە ڕووی داوە هەزاران کەس بێماڵ و حاڵ بووە قسەی ئەوەیە کە دەپەی پێی لەسەر بێنەک پێیەک بەڵام ئەگەر تۆ خۆت هەڵناسی لەسەر بەدەر لە زلزلەکەش بۆ نمونە ئەو خەڵکەی کە بەو شێوازە سەرڵدە ناسایە چون بەدەمیان بەڵێ جامەوە درێژە پێ بم ئەو ئەگەر تۆ خۆت لە حەقی خۆت دەرنەکەوی هیچ چاوەڕێمە بە پرۆفسۆرێکی ئەمریکی لە ئەمریکاوە بڵێ بۆچی لە ڕۆژهەڵاتی کوردستان دەوڵەتی ئێران یارمەتی ئەو خەڵکەی نەداوە لەبەرەوەی ئەوانە تەبعیز بە فارسی یان سیاسەتی دیسکریمینیشن هەڵاواردن بە کوردی لەسەریان تەطبیقکرێ لەبەرەوەی ئەوانە سەر بەو سیستمە نین کە دەوڵەت پێی خۆشە لەو شێوەیە نین کە دەوڵەت تەسلیم بوون بە دەوڵەت لەبەرەوە با بمرن با لەژێر زەلزەلەیە بمرن بەڵام ئەو کەسانەی کە لەوێ خۆیان وەکو یارمەتیدەری خۆیان گەل بە خۆی لەوێ کە ساڵەها ساڵ ئەتوانم بڵێم ئەوەی کە ڕێکخراوی ناو گەل بۆ خۆیان لەناو ئەو هەموو ناڕەحەتیە کە دەوڵەتی ئیسلامی دروستی کردووە بۆ خەڵکی کورد لەوێ و بۆ هەموو ئازادی خوازێک سەدەها ساڵ ئایستا توانم بڵێن لە پێش پارتە سیاسیەکانەوەن کە بوون بە پەنابەر لە شوێنێکی دوورەوە دانیشتون ئەوان لە دۆڵێکن و خەباتی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە دۆڵێکی ترا لەبەرەوە گلەیی من لەسەر ئەوە نییە کە ئەو پرۆفسۆرێکی ئەمریکی یا ئەندام پەرلەمانێکی یەکێتی ئەوروپا نایەت ڕۆژەوی کوردستانی ڕۆژهەڵات بخاتە یەکێتی ئەوروپا و قسەی لەسەر بکات و داکۆکی لە مافی تۆ بکە گلەی من لەوەیە کە ئەوان کێن ئەوان بۆ لەوێنین و بۆچی بەرۆکیان نەگرتوون مەسەلا ئەو کەسێک کە ئەم ڕێکخراوەی کە ئەمەی دروست کردووە ئەم بابەتانە ئەگەر من کەسێکی دڵسۆز بم بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و ئاکادمیسیانێکم ئەوە بچوومایە بەرۆکم بگرت نابم تا 15 دقەبەن بە من کێشەیەکم هەیە ئەمەوێ منیش باسی بکەم منیش پاریەکەم لە کوردستان لەبەرەوە گلەی گەورە من لە منە و لەو هاوڕێ دۆستانەیە کە بە حسابی خۆیان خەبات بۆ ئەویاکەن بەبێ هەڵاوردن قسەکەکەم باش سپاسە دەکەم بە کورتیان دەگاماژەش بە ڕەوشی باشووری کوردستان و عێراق بدەن هەڵبەتە من ئەمەوێت لە دەرەوە بزانین چی بکەین کە بۆ ئەوەی کە ئەو بارودۆخە سەرڕاست بکرێتەوە زیاتر لە ڕووی دیبلۆماسی و یاسای نێودەوڵەتی و تێکەڵیەکان لەگەڵ دەوڵەتان گوشارخستنە سەر وڵاتان پەنابردن بۆ پەرلەمانەکان وەکو بۆ نمونە کۆنفرانسێکی وا بۆ تایبەت بە باشووری کوردستان و عێراق بکرێت دەتوانین شتێکی وا بکەین بەڵێ بەنسبەت ینی بەس ئەم بارودۆخی ئەم ئێستا یاخود هەر بارودۆخی ئێستا بە تایبەتی تر لە دوای 16 ئۆکتۆبرەوە و ئەو شکستەی بەسەر باشوورە دەستەژەوە تا عبادی پێی لە ڕاکێشاوە بە ویستی خۆی بڕیار دەردەکاوە بێ ئێمەش ناچار قبوڵیکەن لە حکوومەتەکەمان و بەرپرسەکانمان لە ئاستی ئەوە دانین بتوانن ڕوبڕووی ببنەوە وی کاک هەندرن هەندێک شت هەیە تۆ ناتوانانی کە شتێک ڕوویدا بچیت زۆر لە ناکە و ینی پرۆژێک دابنیت و بڵێ من لە ماوەیەکی دیاریکراوە ئەتوانم ئەمە ڕابردوێکی زۆر دوورێژی هەیە ئێمە پێشەوە ئەو بچینە سەر ئەو باگراوندا هەتا ئێستا تا ئەم دقەیەش ئێمە زیاتر لە 100,000 کورد لە دەرەوەیە ئەو 100,000 کووردە ناتوانن کۆ ببنەوە بە تەواوی تەرکیزکەنە سەر ئەوەی کە بارودۆخی کوردستان بگۆڕن من کە لە دەرەوەی وڵاتم کە دەرفەتم هەیە ئیش بکەم بخوێنم بۆ ئەوە ئەخوێنم کەوا بەرەو پێشەوە بڕۆم و بتوانم هاوڵاتیانیش لە کوردستان بەرەو پێشەوە برم نەک من چاوەڕێ ئەوەم کە ئەحزابەکان لەوێوە ئیعاز بەم بدەن لێرە چی بکەم کەواتە هەتا ئەم دقەیەش ئەو جاکاریەی کە لە ناو کوردانی ئەوروپا هەیە لەژێر تەسیری ئەحزابەکانی کوردستانە بۆ ئەگەر تاواش بین ناتوانیش زۆر زەحمەت خزمەت بە بارودۆخە ناکەین کە ناکرێت سەرڕاست بکرێتەوە یعنی ناکرێت یعنی تۆ تەماشاکەی زیاتر لە هەزاران کەس هەیە لە ئەوروپا لەسەر هەتا ئەم دقەیەش بڵێن وا ئەکەن کە کۆمەڵێک ئیمکانیاتی مادی لەوێ وەرەگرن لێرە وسکتن یعنی سەیری ئەوە ناکەن کە تۆ ئەتوانی بە کەسێک ئەتوانێ کۆمەلگایەک بگۆڕێ ئەی باشی ئێمە 100,000 کەس لە ئەوروپاین بۆ ناتوانین کۆمەلگا بگۆڕین ینی بۆ ناتوانین بۆ خۆی من ناتوانم ئەتوانین بڵێن کۆنفرانس ساسە دەی خەڵکە بانگەکەی پراکتیکلی ینی شتێک کە بە پراکتیزەی بکەی زۆر فەرقی هەیە وگلەوەی کە بیری لێ بکەیەوە بە نەزەریات زۆر بە کورتی کاگاریان بەڕێزت لەم بارەوە چی دەڵێ ئێمە چی بکەێنم 100,000 کەسە بتوانین پێکەوە بکەوینە خزمەتی
دۆزی باشووری کوردستان ئێستا بە تایبەتی چونکە ئەڵێم باشوور مەبەستم لە پارچەکانی دیکە حاڵمان زۆر پەشێوترە بەداخەوە بە دڵنیایەوە پەشێوترین ئەوە ژەر بەداخەوە بۆزەی باشووری کوردستان کێشەکان لێرە بەڕاستی کێشەی دوور و درێژە ینی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 91 بە دواوە ینی کاتێ مە تەماشاکەین کە لە شاخ هاتیینە خوارەوە تەماشاکرا خەڵک هیوای ئەوە بووکەوە ئەم کەسانە بتوانن سیستەمێکی حکومڕانی دابڕێژن کە ئەو کەسانی لە شاڵاوی ئەنفال و هەڵەبجە و لەوانەیە ئەو ناڕەحەتیانیان بینی و ئێستا بتوانن ژیانیان گۆڕانکاریی کەی بێ بەسەرە بەڵام لەوانچە لە هەندێک لایەنە گۆڕانکاریات بێ بەڵام گۆڕانکاریەکان بەڕاستی لە مەرحلە بۆ مەرحلە بەرزونزمی تێکەوتۆ کە گەشت گەیاندینیان ئەم کارەساتەی دوای ڕەفراندۆم کە ڕوویدا ئەوەی کەوا هەیە ئێمە تەماشاکەین سەرچاوی دارایی وهروەها بواری دیپلۆماسی بواری پەیوەندیەکانی دەرەوە هەمووی لە دەستی یەکێتی و پارتیا و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستانایە لە ناوانیشا لە دەستی چەند کەس لە ناو ئەوانیشا لە دەستی چەند کەسێکە لەبەرەوە ئێمە کاتی تەماشاکەی مەڕاستی من دووبارە بگەڕێنەوە بۆ کۆنفرانسەکە یەکێک لەو شتانی بۆ من سەرنجڕای کێش بوو ئەو کەسانی کە ئەو بەڕێزانیان بان کرد بوو تۆ تەماشاتە کرد کەسانێکی تیا بوو لە خوارەوە وەکو بە ئینگلیزی پێیان گراس ڕوت لە خوارەوە بوون بەڵام کەسانێکی شتیا بکەوە کەسانی دەسەڵاتدار و ئەندام پەرلەمان و پەرلەمانتار و لە تانکەکانم کەواتە تۆ دیپلۆماسیێتێک دیپلۆماسیەتی سەر و خوارەوەیە ینی ئەوە نییە بەسەنها سەرەوە دگرت بێ ئێمە تەماشاکی پارتی دیموکراتیا هەرێمی کوردستان بۆچی ئەو شکستە هێنا لە بواری دیپلۆماسیە ئەوە بووکەوە پارەیەکی هێنابوو پارەیەکی زۆر ئەیا بە کەسانێکەوە ئیشی لۆبیان بۆ بکەن ئەم کەسانش تەنها کەسانێکی کەیانە ناسی کە وەکو خۆیان بوون کە ئیدارەیە گۆڕا بۆ نمونە ئیدارەی ئۆباما گۆڕا پارەمان سەرف کرد و هیچ شتێکمان دەست نەکەوت لەو بوارە ینی بەڕاستی ئەوەی کێشەکان لەو باشە دوایین بێ باخر قسە چونکەوەلێک دوو خولەکەمان سپاس لە ئەمریکا هەفتەی پێشوو بۆ کۆنفرانسێک یەکێک لەو کەسانێکە قسەی کرد قسەیەکی زۆر جالبی کرد لە ئەمریکا کۆمپانیا هەیە بۆ لۆبیکردن مەسەلەن تۆ دەوێت لۆبی بکەی بۆ هەر شتێک مەهماکان ئەوان تیمێکیان هەیە قات و ڕیباتی جوان لەبەرە کوڕی خۆز کچی گەنج دێن دەرزیان پێ دەڵێن لەسەر ئەو بابەتەی تۆ پێت خۆشە و پارە ئەدەی بە $1 ملیۆن بۆی بچن لۆبیت بۆ بکەن بچنە ناو کۆنگرێز بڵێن کاکە ئەم ئیشە زۆر گرنگە ئەندام پەرلەمانی ئەوێ مەژوامان کرد لە باشوور لەگەڵەوانە لە باکو لە ئەمریکا کورد لۆبیەکەی ئەوەندە هەڵەیە چەندەی لۆبی کردووە بۆ کۆمەڵی خەڵکی ئەکسپایر خەڵکی بانشتە خانەنشین بێهێز کە وەختی خۆی 20 ساڵەوە هێزی هەبوو بەڵام ئێستا هیچ و ئەو قسانەیان کردووە بۆ ئەوانەی کە سەرانی پارتی بە تایبەتی و حکوومەتی هەرێمی کوردستان پێیان خۆش بووە مەسەلەن پێیان خۆش بوو پێیان بڵێ کاکە ئێوە زۆر باشن عیبتان نییە لە هەزار دەوڵەتی گەورەی و بچووکی وەکو قەتەر و کوێیت و ئەمانە گەورەترن حازرن هێزی پێشمەرگەتان هەیە گەورەترە لە هی ئەوان نەوتان زۆرە وەڵە وەرن یعنی بەو شێوەیە کە کراوە هانیان داون بە لاڕیانە بردوون و ئەو شتان پێوتون کە دڵیان پێی خۆشە نەک عەقڵیان ئەوە شتێکی زۆر جالبە لە هەمووی خۆشتر ئەوەی کە هەیە کە ئەوان نەیانتوانی وەکە بچن ئەو لۆبیانش بدۆزنەوە پارەکانیان بە شێوەیەکی بە هەدەر ڕۆشتووە و لەوە مەخابنتریش چەنە لۆبی کراوە لە شوێنێکی وەکو لەندەن و واشنگتنا لەلایەن هەرێمی کوردستانەوە چەنە بۆ ئەوە بووە کە هەرێمی کوردستان بەهێز دەربکەوێ و پشتیوانی بۆ دروست کرێ ئەوەندە زیاتر مەخابن بۆ ئەوە بۆ کە لە تەجربەی ڕۆژئاوا بدرێ کە ئەوە دوایی لە دۆکیومنتەکانە مەخابن ئێمە ئایان بینین لە چەند دە ساڵی ئاەوە جێی داخێکی زۆر ناخۆشە بێت بەداخەوە لە مێژووی کووردا ئێمە هەمیشە ئەو شتانەمان بینی و هەر خۆمان لە پشتەوە خەنجەرمان لە یەکتری داوە بۆیش تا ئێستا بە هیچ نەگەشتن ڕەبەتە زۆر شعر و چیرۆک و داستانیش لەسەرەوەیە بەڕێ زۆر سپاسان نەکەین بەڕێز عوسمان ئیسماعیل خوێندکار لە بواری قانونی نێودەوڵەتی بۆ دکتۆرا هەڵبەتە هەڵە نەمودەم جارەوانی بەڕێز سیڤان سعید مامۆستای زانکۆ زۆر سپاسی بەڕێزی شتەکەین کاگاریان تاوگۆزی ماستەر لە دیپلۆماسیەت و یاسای نێودەوڵەتی زۆر سپاس بۆ بەڕێز بەخێر بێت سپاسانەکەین بۆ وەڵامەکەتان و بۆ ئامادە بوونتان بەڵێ بینەرانی بەڕێز زۆر سپاسی ئەوەی بەڕێزیش دەکەین کە تام ساتە لەگەڵماندا بوون تا بە یەگەشتنەوەکی دیکە شاد و بەختەوەر من شەوتان باش